بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 61. زانیاریەکانت ساغ بکەوە. ژماردن بە بازدان. ژماردن بۆ پێش 2 دەژمێرین. زۆر باوەکە لە کاتی ژماردن یەک بژمێرین، بەڵام لێرە ڕاهێنان دەکەین لەسەرەوەی هەندێک جار لە یەک زیاتر باز دەین و بژمێرین. 2 لێرە نووسرایە 2، پاشان 2 دیکە دەبیتە 4، 2 دی 6 و 2 دی پاشی 6 دەنووسین 8، 10، 12 و 14، چونکە هەردوو 2 زیاد دەبی. ژماردن بۆ پێش 5 زیاد دەبی. لێرە 5 دانە، دیسان 5 دەبیتە 10، دیسان 5 دەکاتە 15، ئەوجە 5 دی 15 کۆ 5 20، 5 دی 25 و 30. ئاڵ و گۆڕ لە کۆکردنەوە. ئاڵ و گۆڕ مانای چییە؟ ئاڵ و گۆڕ واتە هیچ جیاوازی نییە. چ بنووسم 4 کۆ 7، چ بنووسم 7 کۆ 4 هەمان شتە. ئەگەر کۆ هەبوو لە مابەینیان هەمان شتە، بەڵام ئەگەر کەم هەبوو ناتوانم ئاڵ و گۆڕ بکەم. تەنیا ئەگەر کۆ هەبوو دەتوانم ئاڵ و گۆڕ بکەم. ئەوها کەواتە 8 کۆ 5 هەمان شتە وەکو 5 کۆ 8. یەکسان لە مابەینیان هەیە، واتە هەر دەکاتە 13. لێرەش هەر دەکا 13، لێرەش هەر یەکسانە بە 13. 4 و 7 یەکسانە بە 11، 7 و 4 یەکسانە بە 11، بەڵام پێویست ناکا بنووسم. کۆکردنەوەی کۆمەڵە یەکسانەکان. ژمارەی هەموویان چەندە؟ لێرە 3 کۆمەڵەم هەیە. ئەوە کۆمەڵەی یەکەم، ئەگەر تەمەشاکەینەوە ئەوە کۆمەڵەی دووەم، 3 کۆمەڵەی یەکسان، ئەوەش کۆمەڵەی سێم. لە هەر یەک کۆمەڵەی 3 دانە لەو جۆرە خاڵ خاڵۆکەی هەیە. کەواتە دەنووسرێ 3 کۆمەڵە لە 3 شت. 3 کۆمەڵە لە 3 شت ئەگەر هەموویان بە یەکەوە بژمێرم دەکاتە 9 دانە. 9 دانە. بێگومان ئەمن دەتوانم کۆمەڵەکان بەو شێوەیە دروستکەم. ئەوها دروستکەم. ئەوە کۆمەڵەی یەکەم، ئەوە کۆمەڵەی دووەم، ئەوەش کۆمەڵەی سێم. هیچ کێشە نییە کو دروستیان دەکەم. گرنگ ئەوەیە لە هەر کۆمەڵەی هەمان ژمارە هەبی. نابی کۆمەڵک 2 بی، کۆمەڵەکیش 3 بی، کۆمەڵک 1 بی، دەبی وەکو 1 بی. لێرە 5 کۆمەڵەم هەیە. ئەوە کۆمەڵە 1، ئەو کۆمەڵە 2، ئەو کۆمەڵە 3، ئەوە 4، ئەوەش 5. لە هەر یەک لە کۆمەڵەکان 2 دانە دەبدەبە هەیە. بە هەموویان دەکات چەند؟ دەکاتە 10 ئەگەر بژمێری. لێرە 3 کۆمەڵەم هەیە، لە هەر کۆمەڵەی 4 هەیە. ئەوە 1 کۆمەڵە، ئەوە 2 کۆمەڵە، ئەوە 3 کۆمەڵە. لە هەر یەک کۆمەڵەی 4 ئەستێرە هەیە. ئەگەر هەموویان بژمێرین بە یەکەوە یەکسانە بە 12 دانە ئەستێرە. ژمارەی هەموویان چەندە دەتوانیت وێنەیەک بکێشی. ئێستا ئەمن بە خۆم دەبی وێنەی دروستکەم. 2 کۆمەڵەی دروستکەم، لە هەر کۆمەڵەی 5 دانە شتێک هەبی. 2 کۆمەڵە. کەواتە ئەوها دروستی دەکەم. 2 کۆمەڵە لێرە، ئەو کۆمەڵە ئەولایە لای دەستی ڕاست و لای دەستی چەپ. لە هەر کۆمەڵەی 5 دانە بازنە هەیە. بە هەموویان دەکات چەند؟ 5 لێرە 5 لێرە
یەکسانە بە دەبازنا هەمووی بەیەکەوە دەکاتە دا. پرسیارەکەی پاشی ئەو سێ کۆمەڵە هەر کۆمەڵەی لە 5 دانا پێک بێ. سێ کۆمەڵە کەواتە سێ کۆمەڵە ئەوە کردمە سێ کۆمەڵە، ئەوە یەک کۆمەڵە، کۆمەڵەی ناوەندێ، کۆمەڵەی لای دەستی چەپ. لە هەر کۆمەڵەی 5 دانا سێ گۆشە هەیە. 5 لێرە، 5 لێرە، 5 لێرە، هەمویان بەیەکەوە ئەگەر بژمێرم یەکسانە بە 15. 5 10 15. پرسیاری دا دوو کۆمەڵەی دروست بکەم لە هەر کۆمەڵەی دوو هەبی. تەنیا دوو کۆمەڵە، کۆمەڵەی ڕاست و کۆمەڵەی چەپ لە هەر یەک کۆمەڵەی دوو دانا دروست کرایە، بە هەمویان دەکات چەند؟ 2 لێرە 2 لێرە دەکات 4. ئەو جارەی یەک کۆمەڵەی دروست بکەم، کۆمەڵەکە لە 3 شت پێک هاتبی، لە 3 دانا. زۆر ئاسانە، تەنیا یەک کۆمەڵە ئەویش لە 3 واتە تەنیا دەکاتە 3. کۆکردنەوەی ستوونی. کۆکردنەوە دوو جۆرە بە ستوونی واتە ژمارەکان لە ژێر یەک دادەنێم، وە کۆکردنەوەی بە ئاسۆیش هەیە، ژمارەکان ڕیز دەکەم لە تەنیشت یەک. کۆکردنەوەی ستوونی یەکەم جار ئەو یەکەی سەرێ کۆ دەکەمەوە لەگەڵ 4 یەکسانە بە 5. ئەو جە 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 یەکسانە بە 11. لێرە دەنووس. لێرە 6 کۆ 6 12. 12 کۆ ئەو 6ەی ئێرە یەکسانە بە 18. لێرە دەنووس. کۆکردنەوە ئەو جارەی کۆکردنەوەی ئاسۆیە، ئەو سێیە کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو سێیە دەبیتە 6. ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو سێیە یەکسانە بە 9. کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو سێیە یەکسانە بە 12. لێرە دەنووس. کە 8 کۆ دەکەمەوە لەگەڵ 0 لە کاتی کۆکردنەوە لەگەڵ 0 ژمارەکە وەکو خۆی دەمینێتەوە، یەکسانە بە 8. ئەوە تەواو بووم لە لاپەڕە 61. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.